کاتژمێر 8:15 خولەکی بەرەبانی 6 ئابی 1945 ئەمریکا دەرگای دۆزەخی بەڕووی هیرۆشیمادا کردەوە کاتێک بۆمبی ئەتۆمی بەسەر ئەو شارەدا بەردایەوە کە هێزەکەی هاوتای 20,000 تۆن TNT بوو. دوای 43 چرکە لە هەڵدانی بۆمبەکە تەقیەوە. لە چەند چرکێکی کەمدا شارەکەی لەسەر نەخشە سڕیەوە. بەهۆیەوە 140,000 کەس گیانیان لەدەستدا. ئامانجی هێرشەکە پێشکەمتر لە کاتژمێرێک لە ئەنجامدانی دیاریکرا. دوای 3 ڕۆژ ئەمریکا بە بۆمبێکی دیکە ناکازاکی کردە ئامانج. 74,000 کەس لەو شارە گیانیان لەدەستدا. ئەمە تاکە دوو حاڵەتە لە مێژوودا کە چەکی ئەتۆمی لە سەردەمی جەنگدا بەکارهێنرا بێت کە بەهۆیەوە ژاپۆن دوای ماوەیەکی کەم خۆی ڕادەست کرد و جەنگی جیهانی دووەم کۆتایی هات.